بەخوا برام ئەوەی ئەم مناڵە پێویستی بە نازە، قەت تەسەوڕ نەکەی ئەم مناڵە نازانێ. وەڵڵاهی زلەیەکی لێ تا ماوە بیری ناچێتەوە. بەرەو شووری خوا بکە کە مناڵەکە بداتەوە دانیشێ، بداتەوە نانەخوا، یە لەگەڵ تایە. ئەمە شکرێوێ. ئەم خۆشەویستی نەیتێ ئاستی لەو سەریشەوە، ئەویش خۆشەویستی نایەتێ. لێرە بیچێنە لەوێ ئەی دووریتەوە. جارێکم ئەبوو هورەیرە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بە بازاری بەنو قەینوقاع گەڕا، دەستی خست بۆ سەر شانی من، گەڕاین هەتا بێتاقەت بوو، هاتینەوە بۆ مزگەوت. فەرمی ئەینە اللوکاع، یعنی ئەو سیسا یاخود ئەو عەجوولە یاخود ئەو هاروهاجەم بۆ بێنن. ئەفەرمێت حەسەنم بۆ هێنا. ئەلف حەسەنیان بۆ هێنا، چیە کرد؟ بەم لاولایەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە باوشی کرد، ماچی کرد. فەرمووی اللهم إني أحبه فأحبه، خوایە من خۆش مەوێت تۆش خۆشە بێ، وأحب من يحبه، هەر کەسێکیش حەسەنی خۆشەوێت تۆش خۆشە بێ. سێ جار. ئەبوو هورەیرە ئەفەرمێ هەر کاتێ حەسەنم ئەبینی دڵم پڕە بوو. سەیریکە خەرە مناڵانە بۆیە وایە لێ دەرەچێ، ئاوا گەورە دەرەچن، چکە ئینسان ئەگەر کەسێکی خۆش بوێ مطیع بێ بۆی. قەت تەسەوڕ مەکە مناڵەکە و کە ڕقی لێ بوو دوای بەرنامەکە و کەوێت جۆ لێ بگرێ حەزی. إن المحب لمن يحب مطيع. خۆشەویست بۆ خۆشەویست جۆرایەڵە. بۆیە حەسەن و حوسەین و نەوەکانی پێغەمبەری خوا و خۆشەویستەکان و ئوسامە و جابر و ئەو مناڵەی دۆری پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم هەمی ڕەقەم بوون. پێغەمبەری خوا ئەوە نازییا بوونێ لە زمانی ئەمڕۆیا بوایە ئەمان وەڵڵاهی ناخۆشتان کرد، ئەمە چی بوو نەبرایەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ئەزانێ. بەخوا برام ئەوەی ئەم مناڵە پێویستی بە نازە، قەت تەسەوڕ نەکەی ئەم مناڵە نازانێ. وەڵڵاهی زلەیەکی لێ تا ماوە بیری ناچێتەوە. ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوای گەورە فەرمێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بێنسانێکی دڕق بوویتایە لەو دوورەکەوتنەوە. لەبەرەوە شووری خوا بکە کە مناڵەکە بداتەوە دانیشێ، بداتەوە نانەخوا، یە لەگەڵ تایە. ئەمە شکرێوێ. ئەم خۆشەویستی نەیتێ بەڕاستی لەو سەریشەوە ئەویش خۆشەویستی نایەتێ. لێرە بیچێنە لەوێ ئەی دووریتەوە. ئوسامەی کوڕی زەید کە بە حساب کوڕەزای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم بە تەبەنی کە خوای گەورە هەڵی وەشانەوە، فەرمێ پیانەوت حب رسول الله صلی الله علیه وسلم، قسەی ڕەت ناکرایەوە. ئەمە یەکێ بوو لە خۆشەویستترینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵێ